بینەرانی خۆشەویستی بەرنامەی ئاور هاتمەوە خزمەتتان بۆ ئەوەی بەشێکی تر لەم بەرنامەیە پێشکەشی ئەوەی ئازیز بکەم. بەرنامەی ئاور هەر بەو جۆرەیە کە ئاگادارن ئاوردانەوەیەکە لە هەواڵە گرنگەکان و ئەو شتانەی کە لە دەوروبەری ئێمە ڕوودەدا. ئەو ڕۆژ حوتی 6 2015 هەروە کە خۆتان ئاگادارن و لە هەواڵەکان لە زۆربەی سایت و ماڵپەڕەکان و تەلەڤیزیۆن و سەتەلایتەکان لێکی دەدەنەوە. هەڵبژاردننی تورکیا جۆرە تایبەتمەندیەکی هەیە، بۆیە ئەمەش بە پێویستمان زانی کە لەگەڵ میوانی بەڕێزمان ئاوڕێک لە ئەو هەواڵانە و لە چۆنیەتی بەڕێوەبردننی هەڵبژاردنەکە بدەین. لەم ساعتانەش و لەم کاتانە ئەگەر هەڵە نەکەم لەوانەیە هەڵبژاردنەکە بە کۆتایی هات بێت و دەستیان کرد بێ بە ژماردننی دەنگەکان. کاک مەتین ڕۆژهەڵاتی بەخێر بێ بۆ بەرنامەی ئاور. سپاس بۆ ئێوە و بینەری ڕۆژهەڵاتیوی. کاک مەتین، ئێوە لە بابەتی زۆر شارەزاییتان هەیە و وەردەبنەوە لە هەواڵەکان، بە تایبەتی لەسەر دۆخی تورکیا و باکووری کوردستان ئاگاداریتان زۆرترەوە شارەزان لە وەزع. بۆیە حەزمان کرد بۆ بینەرەکانمان تۆزێک باس لەوە بکەن کە بارودۆخی ئێستای تورکیا و ئەم هەڵبژاردنە چۆن ئەبینن لە سەرەتایە. ئەم هەڵبژاردنە نسبەت بە هەڵبژاردنەکانی تری تورکیا گرنگی تایبەتی خۆی هەیە. لە چەند خاڵدا پێویستە ئاماژەی پێ بکەین. یەکەم ئەوەیە کە بڕێک وەزیەتی تورکیا ئێستا لە ناوچەکەدا کە دەیهەوێت بە یەک ڕێزیەوە بکەوێتە ناو معادڵاتی سیاسی خاوەرمیانە و وەکو هێزێکی سەرەکی لە خاوەرمیانەدا ڕۆڵ و نەخشی هەبێتن، بۆیە پێویستە ئەو هەڵبژاردنە ببێت بە سەبەبی یەکڕێزی و یەکدەنگی لایەنەکانی سیاسی گشتی تورکیا تا بتوانێت ئەو سیاسەتی کە ڕوو بە خاوەرمیانە و قەفقاسیە بەڕێوە بردووە دەهێبێتن بتوانێت دەنگێکی قورس و قایمی هەبێتن. ئەمە خاڵێکی گرنگ. دوم خاڵی گرنگ ئەوەیە کە دەسەڵاتی ئاک پارتی بەهۆی ئەو 10-12 ساڵی کە لەسەر حکم بووە یەواش یەواش جواببووی ئەو نیازانەی ئەمڕۆی تورکیا نییە و لەوانەیە ئاک پارتی ناتوانێت هەوای ئەو دەنگەکانی کە پێویستە بۆ دەوڵەتێکی سربەخۆ و یەکدەست پێک بێنێت و لەوانەیە دووبارە بگەڕێتەوە بۆ سەردەمی کوالیسیۆن کە ئەو کوالیسیۆنە لە ڕابردووی تورکیادا ئازمونێکی تاڵی هەیە و احتمالاً ببێت بە سەبەب کە ئەو یەک ڕێزیە پێک نەیەتن. دووەمەوەی نەخشی کوردەکان لە تورکیادا ئەمجار زۆر بەرجەستەترە لە هەموو هەڵبژاردنەکانی تر، بۆیە یەکەم جار لە تورکیا کورد بەو ئاستیە گەیشتووە کە سربەخۆ وەکو حەزبێک بەشداری هەڵبژاردنەکان بکەتن. ئەگەر کوردەکان کە دیارە وەکو حەز بەشداری کۆبوونەوەکان دەکەن هەم بۆ خۆیان لە کوردی تورکیا و هەم بۆ کوردەکانی ناوچەکە زۆر گرنگە ئەوەیە کە کورد لە سەرتاسەری دنیا وەکو پێشمەرگە وەکو هەرێمی کوردستان ناوبانگی دەرکردووە و خەریکە لەگەڵ دژی تۆرۆریزم شەڕ دەکات و لە ڕۆژەوە بە هەر حاڵ بە نوعەک خۆسەریەک لەوێ دروست بە هێزەکانی ڕۆژهەڵات خەریکە دووبارە ئاوردانەک لە خەبات و بزنەوەی خۆیان ئەدەنەوە. پێم وایە زۆر گرنگی هەیە کە هەم تەئسیری ناوخۆی هەم تەئسیری ناوچەیی لەم هەڵبژاردنەدا زۆر بەرچاو دەبێت و هەر دەرەنجامێک لەو هەڵبژاردنە دەبێتە ئارا و تەئسیری مستەقیمی خۆی لەسەر خۆی تورکیا و لەسەر ناوچەکە دانێتن. باشە، هەر بۆم سەرەتا ئاماژەت بۆەوە کرد کە گرنگیەکی تایبەتی بۆ ناوچەکە و بە تایبەتیش کورد هەیە. گرنگی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان چییە بۆ نمونە؟ گرنگی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان ئەوەیە کە یەکەم ئەوەیە کە ئەگەر دەبێ یەک قەدەم ئەولاتر تۆزیح بدەم، ئەگەر هاتە توانێت بربەستی سەدی دەی دەنگەکان بەدەست بێنێت و بە نونەرێکی بەرچاو بڕۆتە پارلەمانی تورکیا، ئەوە دیارە ئیتر پرۆسەیەکی چەکداری دەوێستێتەوە دۆزی کورد لە باکووری کوردستان واردی پرۆسەیەکی سیاسی چارەسەری دەبێتن و ئەگەر وابوو ئیتر یەواش یەواش هێزەکانی دەسەڵاتدارانی ناوچەکە بتایبەت ڕۆژهەڵات یا ئێران بیرێک لە ئەوە دەکەنەوە کە ئەو خەباتە گەرم و گۆڕەیە کە بە چەکداری دەستێکی برد لە تورکیا خەریکە بە ڕێگەیەکی سیاسی و ئاشتیانە چارەسەر دەبێت. بۆ ئاوڕێک نەدەن ئەوە کە کێشەی کورد لەوانەیە ئێمە بتوانین لە خەباتی سیاسی و چارەسەر بکەن فەزاکی کڕانەوە بۆ خەباتی ئۆپۆزیسیۆن و یا حتا ئۆپۆزیسیۆنی ناوخۆ بە هەر جۆرێک دروست ببێتن. یەکەم ئەوەیە کە دەسەڵات بیرێک لەوە دەکەتەوە کە دووبارە ئاوردانەوەیەک لە خەباتی سیاسی بۆ کێشەی کورد لە ئێران بدە. دوم ئەوەیە کە ئەگەر چارەسەریەکە سەرکەوتنە بۆ کوردەکان لە باکوور دروست بێتەوە بە هەر حاڵ ئێمە وەکو ئۆپۆزیسیۆنش بیرێک لەوە دەکەنەوە کە بۆ پشتوانێک نەبێت بۆ ئێمە بتوانن جارێتی خەباتێکی گەڕمەگۆڕ دەست پێ بکەن و
نێنەرەتی بکەونە مەدانی خەباتەوە و بە پشتوانی بە سەرکەوتنی ئەوە خەباتەکەی دووبارە جیاواز دەست پێ بکەن یەکەم جا ئەوەیە کە خودی خەڵکی ڕۆژهەڵات بیر لەوە دەکەتەوە کە ئەوە نییە لە پارتیەکی گەورەی کوردستان کێشەیەک و خەریکە چارەسەر دەبێت ئەی ئێمە بۆ لە مەدان نەبن ئێمە نەبن یعنی ئومێدێک یا بە جۆرێک هەوڵدانێک لەناو خودی خەڵکی ڕۆژهەڵاتە دروست دەبێتن و ئەمە بەروخەباتی مەدەنی کۆبوونەوەی جەماوەری معتەرزین و ئەو شتە احتمالاً لە خودی ڕۆژهەڵاتیش دروست بێتن. باشە من ئەگەر بگەڕێم و بۆ تۆزیە لەو سەرەتای باسەکان هەروەکە ئێوەش باشتر دەزانن هادەپ وەکو حزبێکی سەرانسەری یان بۆ هەموو تورکیا بەشداری لەم هەڵبژاردنەکرد ئەوە ئەتوانێت ڕۆڵی نوێنەرایەتی کوردی باکوور بگێڕێ؟ ئێمە دەبێ لەبیر نەکەین کە ئەم جۆرە خەباتی سیاسی لە تورکیا پێشینەیەکی مێژووی خۆی هەیە و زۆر هەزینەی پێدراوە کە حتا گەیشتووە بەم ئاستە زۆر جار پارلەمانتارەکانی سربەخۆی کورد کە بەشداری هەڵبژاردن بوونەتەوە لە پارلەمان تووشی کێشە و بوونەوە و دوای ئەوە کە ئەو ماوەی پارلەمان بەدەست تەواو بووە ئەو پارلەمانتارانە زیندانی درێژخایانی بەسەریاندا سەپێنراوە یا دوورخراون لە خەباتی سیاسی تەجرید کراون و زۆر ئەو هەزینانە بووە سەبەب کە ئێستا کورد بەو ئاستە بگەیت کە بەو ئاستە گەیشتەوە بیر لەوە دەکەت کە بتوانێتن چوون خەباتی خۆی لە پارلەماندا زیاتر بکەن ئێوە تەماشا بکەن لەو مدەتەی کە کورد بەشداری هەڵبژاردن دەبوو نەیدەتوانی سەربەخۆ وەکو حزبێک بەشدار بێتن وەکو نوێنەرەکانی سەربەخۆ بەشدار بوو دەنگی کورد ئەوەندە بەشی نەدەکرد کە وەکو حزب بڕۆتە پارلەمان بۆیە گۆڕانێک لە فکری دامەزراندنی حزبێک بۆ ئەوە کە بتوانێت دەنگی لایەنەکانی تر بغیر از کورد کە معتەرزن لەناو خودی تورکیەوە دەستمێنێتن ئەو لایەنەکان کێن ئەقەلیەت‌های مەذهبین وەکو عەلەوی ئەوانە ئەقەلیەت‌های قومین وەکو ئەرمەنیەکان و لاز و چەرکەزەکان چەپەکان سۆسیالیستەکانن لیبەڕالەکانن سکۆلارەکانن کە بتوانێت دەنگی خۆی بە ئەوانەش بگەیەنێتن و ئەوانجی بیکەت بە بەشێک خەبات لە دژی ئەم کردەوە دەوڵەتە کە حتا ئێستا لەسەریاندا سەپێنراوە دیارە ئەوان بۆ خۆیان پارتیان نەبوو بەڵام ئەگەر بێن بەشداری هادە ببن دەنگەکە زیاتر دەبێت و خەباتی دۆزی کورد لە کوردستاندا مەحدود نەبێت ئەم دۆزە ئەتوانێت زۆر فراوانتر بە لایەنی تریش بگیرتە ناوخۆ کە بتوانێت بە دەنگێکی بەرزەوە لە بەرامبەری ئەو تەبعیزە و ئەو سیاسەتەی کە دەوڵەت هەتا ئێستا هەبوو بوەستێتەوە بۆیە بە نەزەری من عەلا ڕەغمی کە نوێنەرایەتی دەنگی کورد دەکات نوێنەرایەتی دەنگی ناڕازی پێکهاتەکانی جیاوازی ناو کۆمەڵگای تورکیا دەکاتەوە پێت وابێ لە کۆی لە دوای ئەم هەڵبژاردنە کە ژمارەی دەنگەکان دەژمێرن بەو هەموو گۆڕانکاریە کە لە سیاسەتەکەی خۆیان لە بەرچاویان گرتووە و خەریکن بەرەو پێشەوە چەند بتوانێت لە سەدا دەی دەنگەکانی تورکیا بەدەست بێنێ دوور لە جەوی هەڵبژاردن کە ئێستا هەیەی بڕێک شرۆوەیەکی جیاوازی گەرەکە ئەگەر کەسێک لە ناو جەوی هەڵبژاردندا بێت بێگومان ئەو هەڵبژاردنەی کە ئەم پرۆپاگەندەی هەڵبژاردننی کە لە ڕێگای لەلایەن هادە بەڕێوە چوە بە ئینسان دەسەلمێنێت کە ئەتوانێت بربەستی 10% تێپەڕێنێتەوە حتا 11-12% بڕۆتەوە بەڵام کە دوور لە جەوی هەڵبژاردن و انتخابات دەکەوی و بڕێک واقعی بینانەتر تەماشای دەکەی بە گورەی ئەم دەرەنجامەی هەڵبژاردنەکانی پێشتر و کە هەیەی تەوا ئینسان ناتوانێت بڵێت کە ڕێک ئەم 10% تێپەڕێنتن بۆیە ئەگەر تێپەڕێنێت خۆ دیارە ئەچێتە بۆ پارلەمان بە نوێنەرێکی زیاترەوە لەوێ ئیتر خەباتێکی سیاسی گەرموگۆر دەست پێ بکات و ئەتوانێت لەگەڵ هەر حزبێکی تێ ئەتلاف دروست کات و ئەتوانێت تەسیرێکی مستەقیم لەسەر گۆڕینی یاساکان و قانونی ئەوانە هەبێتن و ئیتر ئەتوانن بڵن کولی فەزای تورکیا بۆ خەباتێکی سیاسی خۆی سەفەربەر دەکات کە ئەمە زۆر شتێکی باشە بەڵام ئەگەر هاتوو نەیتوانی ئەو 10% بپەڕێنێتن پێم وایە بڕە کێشە دروست دەبێت یەکەم ئەوەیە کە ئەو فەزای سیاسی کە لە تورکیا دروست بە بۆ کوردەکان بتوانن ئالتەرناتیفی خەباتی چەکداری خۆیان بەکاربێنن ڕێگە لێ دەگیرێتەوە و کورد ناتوانن لە فەزای سیاسی کە بەکرانەوەی دموکراتیکی دەسەڵاتێش هەتا دروست بە کاڵ وەرگرێتەوە دەنگی لە پارلەماندا نابێت و گۆڕانکاری و یاسا ئەوە بۆ کوردەکان لەوانەیە زەحمەت ببێتن
و لەلایەن ترەوە لەوانەیە ئەگەر 10% تێ نەپەڕێنێتن بڕێک ناڕزایەتی خودی کوردەکان لە ناو شەقام و کۆڵانەکاندا دەست پێ بکات و حتا دامودەستگا حکوومەتی هێرش بکنە سەرێ کە ئەگەر وا بوو تازە ئیتر هێزی چەکدار وەکو پارتی کرێکارانی کوردستانش بێگومان بێ هەڵوێست نامێنێت لە بەرامبەری ئەوانە چون هەموو شتەکان ئانکێتەکان بە ئێمە دەڵێن کە احتمالی ئەوە هەیە هادە بتوانێت ئەو 10% تێپەڕێنێت بە خۆشیەوە بەڵام ئەگەر نەهات و نەیتوانێت تێپەڕێنێت خۆناغێکی تر دووبارە گەڕانەوە بۆ پێشتر و ئالۆزیەکان دەست پێ بکات لە هەردوو بارەوە پێم وای بەرچەرخانێک لە سیاسەتی تورکیادا دروست دەبێتن چ دووبارە خەباتێکی چەکداری لە دۆز و ئاستێکی کەمدا چ خەباتێکی سیاسی بەرفرە لە زۆر مەدانەوە بۆ هەدەف دروست دەبێت با جۆرێکی تر سێری ئەم بابەتە بکەین ئەگەر هات و هادەپیش ناتوانێت لە سەدادەی دەنگەکان بەدەست بێنێ بەڵام لەو لایترەوە ئاکەپە بتوانێت زۆرینەی دەنگ بەدەست بێنێت و بتوانێتیش ڕەفراندۆم لە تورکیا دروست بکات ئەو کات چیە بێ؟ ئەمن وا بیر دەکەم ئەگەر هات و هادە نەیتوانی ئەو بربەستە تێپەڕێنێتە بێگومان ئەو هەموو نمایەندەی کە حەقی خۆی بوو شایانی خۆیەتی ئەچێت بۆ ئاک پارتی تازە هادە وەک هیچ نوێنەرێک ناتوانێت بنێرێت بۆ مەجلس دیارە ئەگەر ئاک پارتی ئەو نوێنەرانەی هەدەپی بەدەست هێنەوە بە پێچوانە ئەگەر هادە چوو بۆ مەجلس ئەو نوێنەرانەی ئاک پارتی بەدەستی هێنا بۆ خۆی کردە ملک زۆر شتەکان دەگۆڕێت من لێرەوە دەست پێەکەم ئاک پارتی ئەگەر بتوانێتن تەوای ئەو دەنگەکانی هەدە بۆ خۆی بەدەست بێنێتەوە بە فۆرمۆڵە کە بتوانێتن 366 کورسی بەدەست بێنێت یا 333 کورسی بەدەست بێنێتن ئەتوانێت یاسا لە مەجلسی بگۆڕێت بە 366 کورسی بە 333 کورسی ئەتوانێت ئەو یاسا ببێتە بۆ ڕەفراندۆمژێ لە هەر حاڵەتێکدا پێم وایە ئەگەر هەدەب نەڕۆتە بۆ پارلمانی تورکیا لەوانەیە لێوێ کێشەی کورد بەو جۆرەی کە دەستەڵات دەهێوێت چارەسەر نابێت و هەر چارەسەریەکی بۆ کێشەی کورد لە نەبوونی ئۆپۆزیسیۆنی کورد لە پارلماندا دروست بێت پێم وایە واقع بینانە نابێت و لە بەرژەوەندی دەستەڵاتدا دەبێت و ناتوانێت زۆر لە مافەکانی کورد لەوێ بەدەست چارەسەر بکاتن. باشە وەکو دوایین پرسیار ئێوە لە ئەو دروشمانەی کە لەم ماوەی هەڵبژاردنەوە لە پێش ئەویش دراوە وەکو هادەپ کە داوێتی و ئەزان کوردەکان لە چه خاڵهایەک خۆیان ئەدۆزنەوە لە نێو ئەو دروشمانەی هادەپ چون خۆتان نەزانن ئەو وەکو حزبێکی سەرانسەری تورکیا بەشداری کردو ئەوە ئێمە ئەگەر تەماشای لێ بکەن لە ساڵی 2000ەوە هەتا ئێستا زۆر گۆڕانکاری لە دۆزی کورد لە تورکیادا دروست بووە هەر لە گۆڕانی شعارەکان و استراتێژی خەبات و حتا تاکتیکەکانەوە و هەر ئەو شتێک کە ئێستا شاخ داوای دەکاتن هادەپ ئەتوانێت زۆر بە ڕێگەی خەباتێکی دموکراتیک لە تورکیادا بەدەست بێنێت بە شەرتی ئەو کە مجادلەیەکی گەرم و گۆڕی گەرەکە هەر ئەوە نییە کە تۆ بڕۆی بۆ پارلەمان و نوێنەرایەتی هەبێتن بۆیە پێم وایە کوردەکان لە چەند خاڵدا لەگەڵ هەدەپ خۆیان دەبینن یەکەم ئەوەیە کە قانونێک دروست ببێت کە لەوێدا ئێتراف بە نەتەوەکانی جێوازی تورکیا بکات کە مافێ و هەوبەشیان هەیە سرفەن تورکیا لە یەک نەتەوە و یەک دەوڵەت و یەک ئاڵا دروست نەبووە و ئەگەر هەدەپ بتوان لە مەجلسدا بتوانێت تەئسیر لەسەر گۆڕانی یاسادا بنێت پێم وایە هەر ئەو داواکاریەکانی کوردەکە لە ئەم ساڵانە بۆیە شەڕ دەکەن و ئەوە دوم ئەوەیە کە هەدەپ دیارە لەو هەڵبژاردنەدا بانگی ئەوە دەکات کە بڕێک تایبەتمەندی بۆ کوردستان و شارەوانیەکان و هەڵبژاردنەکان و خۆبەڕێوەبەریەکان و ئەوانە هەمویان زمان هەتا دروست ببێتن و پێم وایە چەند خاڵی هاوبەش هەنە کە هەدەپ ئێستا وەکو شعار هەڵی بژاردەوە کوردەکان ژێرڵێک لەو دۆزە پەیرەوە دەکەن کە شعارەکانی لەناو هەدەپداوە پێم وایە پشتوانیەکی بەرچاو لە هەدەپ دەکرێت حالا چه بتوانێت بربەستەکە تێپەڕێن یا تێنەپەڕێن بەڵام پشتوانیەکی بربەست دەکرێت بەڵام لێرە کە پرۆگرام بە کۆتاییتە من دەمەوێت ئەوە بەڵێم لە ئەگەری هەر ڕووداوە کە هەدەپ بتوانێت یا نەتوانێتن ئەم بربەستە تێپەڕێنێتن هەدەپ پرۆژەی ئەم هەڵبژاردنە تەنیا نیە هەدەپ پرۆژەیەکە کە احتمالاً لەم هەڵبژاردنە هەنگاوێک هەڵێنێت بۆ هەڵبژاردنەکانی تر کە بتوانێت یەواش یەواش کرانە
دانەوەیەکی خەباتێکی سیاسی بۆ کورد لە تورکیا دروست ببێتن بۆیە ئەگەر هاتن نەیتوانی ئەو بربەستەی پەڕێنێت دەبێ ئەمجار زۆر بەهێزتر واردی خەباتێکی تێکۆشانانەتر و بەرچاوانەتر بێت تا بتوانێتن ئەمە بۆیە من دەڵێم ئەم هەڵبژاردنە کۆتایی هەدەب نییە چ بەسەر بکەوێت چ بەسەر نەکەوێت ڕێک ئەوەیە کە ئێستا بە دواوە خەباتێک لە تورکیا دەست پێ دەکات ئالتەرناتیوی خەباتی چەکداری هەرچۆن لە خەباتی چەکداری مۆسەربوون دەبێت لە خەباتی سیاسیژی مۆسەربن تا بتوانن سەرکەوتوانە ئەو خەباتە کۆتایی بێنن لە ماوەیەکی کەمدا ئەگەر ئاماژە بۆ بکەی دۆخی ئێستای باشووری کوردستان ئەبینین هەمومان و ئەوەش کوردی ڕۆژاوە باکووریش ئەگەر بە جۆرێکی هیواخوازانە سەیری بکەین بەرەو ئەنجامێکی باش بچێت ڕۆژهەڵاتیش بڕێک جموجۆڵی تێکەوتووە ئایندەیەکی گەشت لەم شتانە ئەبینی تۆ من پێم وایە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێستا بەدووەوە ئەو حسابەی کە جاران لەسەر کورد دەکرا کە لە معادلاتدا دیار نەبوو زۆر گۆڕاوە لە هەر شوێنە کە کورد بهێوێت لە هەر پارچەی بهێت حرەکەتێک بکات بێگومان ئەو خۆشناوەی کە پێشمەرگە و هەرێمی کوردستان لە ئاستی ناونەتەویدا دەری کردووە پێم وایە پشتوانیەکی هەمولایەنە لەو خەباتە چەند پارچانەدا دەبێتن بۆ خەباتی ڕۆژهەڵاتی پێم وایە وەختی ئەوە هاتووە کە وەکو ئاگادارین ئیتر خاڵێک دروست بێت کە ئێستا بە دواوە بیرێک لە خۆی بکەتەوە و جارێتتر هەنگاوەک هەڵێنێت و لەو محدودیانە کە بۆ خۆی دروست بووە بڕۆتە پێشەوە من پێم وایە تا ڕادەیەک ئایندەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بتایبەت دموکراسیەکەی پێگەی ئەسلیەکەی کوردەوە هەتا کورد بەر و دموکراسی و خەباتێکی سیاسی بڕۆت یا بەر و خەباتێکی چارەنووساز بڕۆتن هەم بۆ خۆیان و هەم بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر مفید دەبێت زۆر سپاس کاکمەتین ڕۆژهەڵاتی شارەزای دۆخی تورکیا سپاس لە ئێوە و بینەرانی سپاس لێوەش عزیزان کە هاوڕێمان بوون هەتا کاتێکی تر و بەرنامەیەکی تری ئەم درێژەی بەرنامەکانی ئاوەر ماڵاوە